ستافی چاکە لە بەردەڕەشە بە دوای پاکردنەوەی دڵ و دەروونەکاندا دەگەڕین و دەمانەوێت حاجی نێچیروان هاشم و ئەیاز شێخ ئەحمەد بەیەکدی بگەێنین کە ماوەی 10 ساڵە پێکەوە قسە ناکەن. ئەمە لە کاتێکدایە هاوڕێی منداڵی و لاوێتی بوونە. هەرچەندە پێشگەیشتنی ئێمە چەندین پیاوی چاک هەوڵی ئاشتەوایی ئەم دوو مرۆڤە لێبوردەیان داوە، بەڵام دڵیان لە ئاستەوڵەکاندا نەرم نەبووە. بە هەوڵی ئێمە و لە پێناو خوادا هەنگاویان بەرەو کاری چاکەنا و دڵە میهرەبانەکەیان میهرەبانتر بوو. سلام علیکم. کاک حاجی نێچیروان چۆنی؟ ئەحواڵت باشە؟ بۆ براتوانین بزە لەسەری شت دەکەین، داوای لێبرد نەکەین. سەحەتت چۆنە؟ کاک حاجی سلام علیکم. ئەحواڵت وەرە دەرەوە. ئەحواڵت باشە؟ سەحەتت؟ لە گوباست؟ ئەمە لە هەولێرەوە هاتوین، لە جێگایشی دوورەوە بەلای تۆ هاتوین. کەسابەتی خۆشت بووی؟ بەڕێزی. بێکە پێت بڵێن حاجی چونکە عەمڕۆت کردووە. زانیارانی کە من لامە ئیشاءڵڵا بە قسمەتی دەکا و خەریکی بۆ حەجیش بچیت. ئینشاءڵڵا گەخوا بیکاتە قسمەت. کاک حاجی ڕاستی بە لەبەردەڕەژ ناوبانگی تۆمان بیستووە. دەزانم کەسێکی چۆنی، ئینسانێکی لێبوردەی، خۆت زانیم بەرنامەی چاکەمان هەیە. دەمانوێت تۆ بگەین بە کەسێک کە ڕەنگە ڕەنجاندنێک دڵ ئێشان نییەکە بێت، ڕەنگە حەق بە تۆ بێت، چونکە هەموو ئینسانێک خۆی بە حەق زانێت، بەڵام گەورەی و فەزلی خوا بۆ تۆ دەگەڕێتەوە ئەگەر تۆ لێبوردەی بی. ئامادەی لێبوردەی تیا هەیە لە مانگی ڕەمەزانە؟ بەخێر بێن سەرچاو ڕێگایشی دوورتان بڕیوە. وەڵاهی مانجی خێر و بەرەکەتە، ئینشاءڵڵا خوا لێمان ببورید، ئەمەش لە بە خاتری خوای گەورە و هاتنی ئێوە لێی دەبورین بە چاوان. یا ڕەبی دەست خۆش بێ. طبعاً ئاگداری ئەوشم کە ڕەنگە هەوڵێکی زۆر درابێ برادران بۆی دڵگران نەبنەوەن، ڕەنگە شتەکردنە، بەڵام قەدەری خوای ویستووە کە ئەمڕۆ دڵت چاک بوو و نەرم بوو لە پێناو مانجی ڕەمەزانە لێی خۆش دەبێت. وەڵاهی زیاتر ئەوە مانگەکەی خێر و بەرەکەتە مانجی خوایە، لەبەر خوایە بەس لەبەر مانگەکەی و لی دەبورینەکە و پێشتریش هەوڵ دراوە و بەڵام ئینشاءڵڵا قسمەتەکە لەگەی ئێوە بێ دیارە. ئینشاءڵڵا خوای گەورە بازێ حسابێکا بێت. ئینشاءڵڵا لەگەی ئێوەش ڕزق بدات، چونکە کەسێکی باشی ماوەی چەندێک قسە ناکەم، بەس دەمێ بزانم. نامێ باچی ناو تەفاسی، چونکە ماشەڵڵا پڕێکی نوێ هەڵدەدەینەوە ئەمڕۆ لە دڵەوە لێی خۆش دەبی، بەڵام ماوەی چەندێکە بێت؟ 10 ساڵ هەیە بە نزیکەی تەقریبی. ئەمڕۆ دەچی بۆ لای لە دڵەوە؟ وەڵاهی گەردەنی ئازا دەکەم لە دلەوە. الحەمدولillah. ئینشاءڵڵا خوا پاداش بۆتە نووسێ. ئامادەی تیا ئێستا بڕۆین بۆ لای؟ کەیفی ئەوەیە. زۆر سوپاس دەکەم، فەرموو با بڕۆین. چۆنی؟ ئەحواڵت چۆنە؟ سەحەتت؟ بەڕێز بەخێر بن. تۆش کەسێکی دیاری لە بەردەڕەشە. بەڕێزی چامینی. ئەمڕۆ هاتووە بەلای تۆ باو شێبێکدا بکەن لە دڵەوە. ئینشاءڵڵا خوای گەورە بەئەجر بەخشێت. ئەمە برایەکینەوە 20 ساڵە زیاتر زیینەکە لەسەر شتێکی بچووک دلمان لێک ما ئێستا هیچ لە دڵمان نییە برای منە و بەخێر بێن سەرچاوم. ئەوش دڵی فراوان بوو، ئەتوش ماشەڵڵا دڵت فراوانە. زۆر سوپاس دەکەم. سەرچاوم برای منە کاکنیچی. دەستان خۆش بێ. ئینشاءڵڵا خوای گەورە بەئەجر بۆتان حساب بکات. زۆر مەمنونی ئێوە. دەستان خۆش. سوپاس کە داواکەت قبوڵ کردن. سوپاس کە تۆش قبوڵت کرد لەو لێبوردن.